بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێت کاسبکارانی خۆشەویست، ئەو کاتتان باش. لە ئەم جارەیە ئەمەوێت باسی شتێکی زۆر گرنگتان بۆ بکەم، باسی زێڕتان بۆ بکەم. زێڕ ئەو گۆڕانکارانی لە نرخی زێڕ ڕوویداوە لە بازاڕەکانی جیهاندا بە هەرێمی کوردستانیشەوە، قابلی ئەوەیە کە باسی بکەین لەبەر چەند هۆکارێک. لەبەر ئەوە نا بە تەنیا کۆمەڵێک کەس دەیان کەس سەدان کەس سەرقاڵی کڕین و فرۆشتنی زێڕن، دوکانیانێ و ئیشیان زێڕەنگەریە، بەڵکو هەزاران کەس، سەدان هەزار کەس ئەگەر گوارێکیشان لە گوێ بێت یان ئەڵلقەیەک لە پەنجیانە بێت، زێڕیان هەبێت، یا بیانەوێت کڕین و فرۆشتن بە زێڕەوە بکەن، مامەڵەی پێوە بکەن. لە سەرەتاکانی مانگی ینی ئۆکتۆبەر، سەرەتای مانگی ئۆکتۆبەر، نرخی زێڕ زۆر داوازی ئۆنسەیەک زێڕ کە کەمێکی دیکە بۆتان ڕوونەکەمە ئۆنسەیەک زێڕ چەندە، دابەزی بۆ 1810 دۆلار و مەترسی دابەزینی زیاتری لێکرا. لە چەنەوە دابەزی؟ لە سەروی 1900 دۆلارەوە ئۆنسەیەک زێڕ دابەزی بۆ 1800 دۆلار. هۆکارەکە ئێوە بوو کە بازرگانان ترس و دڵەڕاوکیان هەبوو لەوەی کە بانکی ناوەندی ئەمریکا دەستکاری سوودی بانکیە کات. لەبەروی هەڵاوسانێکی زۆر لە ئەمریکا هەیە، نرخی کاڵاو شتومەک زۆر بەرز بۆتەوە. ئەمریکا هەموو وڵاتێکی دیکە دەیانوێت ئەو پارە زۆرەی لە بازار هەیە بیکێشنەوە، چونکە ئەو پارە زۆری کە لە بازار هەیە هۆکاری دروستبوونی ئەو گرانیەیە کە لە بازاردا هەیە. خەڵک کە پارەی زۆری پێبوو زۆریش خەرجەکە، کە زۆریشی خەرج کرد یعنی خواسی لەسەر کاڵاو شتومەک زیاد دەکا، بۆیە نرخی کاڵاو شتومەک بەرز دەبێتەوە. بانکە ناوەندیەکان یان چیەکەن؟ سیاسەتی دەستنوقاندن، چروکی بەکارێن، ینی چروکە بن، ڕەزی لە بن، دێن دەسەنوقێنن، پارێکی زۆر ناخەنە بازارەوە. دەستنوقاندن لای بانکە ناوەندیەکان یعنی چی؟ چۆنی ئەماکەن؟ ئایا هەر ئاوا دەسەنوقێنن؟ نەخێر. دەستنوقاندن لای ئەوان بریتیە ئەگەر چروشی و دەستنوقاندن لای کەسێک بریتی بێ لەوەی کە حەزی لە شیشە کەبابە بەزڵی نابی خوا، ئەوێت ئەم مانگە پەردەی ماڵەکان بگۆڕن بەس دڵی نابی گۆڕێ. ئەگەر ئەوە بێت هەر هۆکارێکی هەبێ و کەسە، بەڵام بانکە ناوەندیەکان بە شێوازێکی دیکە دەست دەنوقێنن یان سوودی بانشی بەرزەکەنەوە. سوودی بانشی بەرزەکەنەوە وای لێ خەڵک ئیتر نەتوان بە ئاسانی شت بکڕن، چکە ئەو دۆلارە هەرزانی پێشتر دەستیان کەوتووە لەمە دوابێت، چکە هەموو شتێک قەرزە لە وڵاتان بەڕێزان، یعنی لە جپسێکەوە بیکڕە بیگرە هەتاوەکو دەگاتە ئۆتۆمبیلێک هەمووی تۆ لە بانک وەری دەگری. کۆمپانیاکان قەرزەکەن بۆی کاڵاو شتومەک بەرهەم بێنن. کۆمپانیایەک بۆ ئەوەی بێت ئەم تابلێتی کە بەدەستی منەوەیە بەرهەمی بێنێ، ئەبێ بچی قەرزکە. ئەگەر قەرزەکە سووی زۆر بوو، تێچووی بەرهەمێنانیشی زۆرە بێ، کە تێچووی بەرهەمێنانی زۆر بوو بە گرانتر دەیفرۆشێ. ئەمە وا دەکات خەڵک شتی گران زۆر نەکڕن. بەڵام شتێکی دیکەیە کە بێ باسی کەین، ئەو کاتی کە زێڕ هاتە 1810 دۆلار، ئێمە نمونەیەکمان بۆ هێنانەوە پێشتر، ئێستش ئەو نمونەیەتان بۆ دێنینەوە کە شتێک زۆر دادەبەزێت بە ڕێزان، نەک تەنیا زێڕ، دۆلارە، نەوتە، هەر کانزایەکی دیکەیە. ئەگەر زۆر دابەزێت دوایی بە خێرایی بەرزە بێتەوە، وەکو چی وایە؟ وەکو ئەو وایە تۆپێک بەدەستەوە بێ، هەتا تون بیدەی بە زەویدا زیاتر بەرزە بێتەوە. یعنی چی؟ یعنی ئەگەر کاڵایەک زۆر دابەزی وەکو تۆپێک وایە چوبێ بە ناخی زەویدا، بۆیە خێرا بەرزە بێتەوە. ئەو کاتەی لە سەرەتای مانگی دەیە پێمان گوتن کە زێڕ بەرزە بێتەوە. بەڵام ئەو کاتە هۆکارێک هەبوو، هۆکارەکە تەکنیکی بوو. ئەم چارت و خەتانە ئەبینن لە تەلەڤیزیۆنەکانە، لە شوێنەکان دەیبینن، ئەوە شیکاری تەکنیکی پێڵە. لە ڕووی تەکنیکیەوە سەیری دەکەی، بزانی زێڕ گەیشتۆتە چۆن، لە شوێ بەرز بۆتەوە، لە شوێ نەزم نەبووتەوە، لەوە پێشبینیەکەی. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ڕووداوێکی نەخوازرا و چاوەڕێنەکرا و ڕوویدا، حەماس هێرشی کردە سەر ئیسرائیل، بە پێچەوانەشەوە ئیسرائیل هێرشی کردە سەر حەماس. ئەمە وای کرد کە جەنگێکی گەورە سەرەتای ئێستا شەڕە، بەس ڕەنگە بێ بە جەنگ، چونکە جەنگ بریتە لە چی؟
لە شەڕ گەورەترە. لە عەرەبیە هەیە مەسەلەن معرەکە هەیە و حرب هەیە. هەندێک حرب چییە؟ ئەوەیە کە ڕوبەرێکی فراوانترە گرێتەوە، زیانەکانی گەورەترن، کاتێکی دوورتر و درێژتری پێچێ. شەڕوانیە معرەکە ئەوەیە کە تۆ سنوورێکی بەرتەسکە، قوربانەکانی کەمترن، ماوەکەی کەمە، بەو جۆرەیە. بەڵام ڕەنگە ئەمە جەنگ بێت چکە کاریگەرێکی زۆرە، بۆیە لە کاتی ناڕوونی و نادڵنیایەکاندا خەڵک چیەکەن؟ پەنا ئەبەنە بەر کڕینی زێر، چونکە وەک ئینگلیز دەڵێ سیڤ هێڤن، یعنی مەلاذ الئامین بە عەرەبی، یعنی پەناگەیەکی ئارامە. چۆن لە وەختی تەق و تۆقا باشترین شوێنە کە تۆ خۆتی تیا پەنابەی پەنادیوار و پاسارێکە، ئاواش لە وەختی ئاڵۆزیەکانە بۆ ئەوەی بتەوێت سەرۆت و سامانەکەت بپارێزی. یەکێک لە باشترین هۆکارەکان چییە؟ زێر. زێر بەرز بۆ لە ماوەی هەفتەیەکە ماڵتان نەشێوێت $120 چوە سەری بۆ هەر ئۆنسەیەک. لە بازاڕەکانی جیهان بە ئۆنسا زێر دەپێورێ، بە مسقال و ئەمانە ناپێورێ. ئۆنسەیەکی 6 مسقال و قسوورە. ئەمە بێت هەندێک وردەکاریتان بۆ باسکەم لەسەر زێر. بەڕێزان، ئەو زێڕی کە ئێستا لە دنیادا هەیە خەمڵاندنی بۆ کراوە، زۆر ژمارەیەکی ورد و دەقیق و تێر و تەسەل نییە بڵێ ئەوەندە غرامە، ئەوەندە مسقال، ئەوەندە چیلۆیە. بەڵام بە تێکڕا ئەوەی کە هەیە لە ماوەی لەو کاتووی کە مرۆڤ زێڕی دۆزیەوەتە و دەری هێنا و ئەوەی کە هەیە ئێستا لەسەر زەوی نزیکەی 208,000 تۆن زێڕ بەرهەماتووە. ئەوەی کە دەرهێنراوە لە ژێر زەوی و کانزاکاری تێدا کراوە هاتۆتە سەر زەوی زیاتر لە 208,000 تۆن. بە ژێری خەڵاندنەکان 50,000 تۆن هێشتا لە ژێر زەویە ماوە، دەرنێنراوە. ئەم بنیادەمە، ئەم ئینسانە، ئەم مرۆڤە ساڵانە 2500 بۆ 3000 تۆن زێڕ بەرهەم دێنێ. جا ئەو زێڕەی کە کەمێک لەمە پێش بۆم باسکردن کە چەند هزار تۆن بەرهەماتووە، هەندێک باس لەواکەن 190,000 تۆن، هەندێکڵەن نەخێر ئێستا 208,000 تۆن بەرهەماتوە. باسی 209,000 تۆنی شەکەنجە. زۆربەی ئەم زێڕە لە شوێ لە چین بەرهەماتووە، لە ئوسترالیا، لە ئەفریقای باشوور، لە ئەمریکا لە پلەی چوارەمایە لە ڕیزی وڵاتانی کە زێڕیان هەبووە لە ژێر زەوی هێنراوەتە سەر زەوی. بۆی بزانین 208,000 تۆن زێڕ چەند دەکا، ئەگەر کۆی کەینەوە هەرچی زێڕی دنیا هەیە کۆی بکەینەوە 23 مەتر سێجاکە. هەرچی زێڕ هەیە کە لە دنیا هەیە کۆی بکەینەوە کەمتر یان زیاتر لە 23 مەترەکە. 23 مەتر یعنی چی؟ یعنی شتێک تەنێک بەرزیەکەی 23 مەتر بێ، درێژەکەی 23 مەتر بێ، پانێکەشی 23 مەتر بێ. یعنی وەکو باڵەخانەیەک بێنە بەرچاوی خۆت، ئەم باڵەخانەیە 8 قات بێ، هەر قاتی بە تێکرا 3 مەترە، باڵەخانەیەکی 8 قاتی 23 مەتر بێ، پانی و باڵەخانەیە هەر 23 مەتر بێ، درێژەکەش هەر 23 مەتر بێ. ئەوە بریتیە لە چی؟ بریتیە لە قەبارەی و زێڕەی کە هەیە. هەر 1 مەتر سێجا، تامان ئەوەی کە بۆم باسکردن بە گشتی زیاتر لە 12,000 مەترەکە. 12,000 مەتر سێجا دەکات. باشە، ئەو 23,000 مەترە کە هینەکەیت کە کۆیەکەیتەوە پارچە پارچەی بکەی بێن نەبەرچای خۆتان و کووا تەنکیەکی سەربانتان هەبێ. ئەم تەنچیە درێژی و پانی و بەرزیەکەی 1 مەتر بێ و ئەم تەنچیە ناوەکەی بەتاڵ نەبێ، پڕ بێ و پڕ بێ لە زێڕ بۆی ڕوون بێلاتان. ئەم تەنچیە 19,300 کیلۆکە. باشە، جا ئێمە لەم تەنچی کە هەمانە کۆی کەرەوە دەی 12,000مان لەم تەنچیە هەیە کە هەرچی زێڕی دنیا هەیە کۆی کەرە ئەوەنداکە. ئەم زێڕی کە هەیە ڕاستە بەشێکی زۆری لە خشڵ و ڕازاندنەوەیە بەکارێنرێت، بەڵام هەر لە چیپێکی ئەلکترۆنیەوە، یعنی سە لەم تابلێتەیە لەم مۆبایلی کە هەیە سیم کارتەکەی شتێکی زەردی تایە زێڕە، ئەگەر چەند حەبەیەکی بەسیتیش بێت تایەتی چیپی ئەلکترۆنی پێڵێن،
زێڕی تیا بەکارێت مەشینەی فڕۆکە لەبەرەوەی زێر بەرگەی توانای گەرمی و خورانی زۆرە مەشینەی فڕۆکە لە زێر دروستەکرێت ئامێرەکانی پەیوەندیە کامپیوتەرە وەک ئاماژەم پێتا خشل و ڕازاندنەوەیە یعنی بەگشتی زیاتر لە 93,000 تۆن لەو زێڕێکە لە دنیادا هەیە لە خشل و ڕازانەوە و لە دوگمە و دۆڵاب و لیرەیە لە سەرسنگی ئاڵاوە وەستا بم کە بە شاگرد بۆی دێنم چای و قاوە لە ئەم زێڕێکە هەیە زیاتر لە 93,000 تۆنی لە خشل و ڕازانەوەیە بەکارهاتووە زیاتر لە 43,000 تۆنی وەکوە بەرهێنانی تایبەت بانکەکانە دامەزراوە داراییەکانە کەڵکی لە دەبینن بانکە ناوەندیەکان 33,000 تۆن 34,000 تۆنی مەسەلەن بانکە ناوەندیەکان هەیەە مەساڵەن بانکی ناوەندی عێراق 132 تۆنیە ئەمریکا 8,000 تۆنی هەیە چی هەیە دەی 34,000 35,000 تۆن زێر لای بانکە ناوەندیەکانە هەندێک بەکارهێنانی دیکەشەیە خەڵکە و کۆمپانیایەکە و ئەمە و ئەو دەی 22,000 تۆنیشی زیاتریشی لای ئەوانە لەو وڵاتانی کە زۆرترین زێر بەرهەم دێنن ساڵانە چینەکە 400 تۆن زێر بەرهەم دێنێت زیاتر لە 400 تۆن کەمتر زیاتر وەک ئاماژەم پێدا لە سەرتاوە زێر کە بەرهەمەێنرێت ئەوەی لە ژێر زەویە ئەوەی لە سەر زەویە ئەوەی لە خشل و ڕازاندنەوەی ئەوەی لە تەکنۆلۆژیا بەکارێنرێ ئەبێ بە خەمڵاندن قسەی لەسەرکەین بەڵام خەمڵاندن ئەبێت ئەوە نەبێت تۆ بڵێ 10 تان کەچی 20 تان بێ بڵێ 20 تان کەچی 7 تان بێ نابێت خەمڵاندن پلس ماینەس زائید ناقص کەم زۆر 1 2 3 4 ئاوا بۆ جۆرە نابێت کەمتر و زیاتر ئوستورالیا ساڵانە زیاتر لە 312 تۆن بەرهەمێنێت رووسیا زیاتر لە 281 تۆن بەرهەمێنێت ئەمریکا زیاتر لە 253 تۆن بەرهەمێنێت کەنەدا زیاتر لە 193 تۆن بریتە لە بەرهەمێنانی زێڕەکەی کە هەیە زێر هەر زێڕە و هەر بە زێڕی شەمێنێتەوە بەس ئەم زروف زەمانەیە وای کردووە خەریکە زێڕیش لی تێکەچێ جاران زێر نقەی ناکرد گۆڕانکاری زۆر لە بازاری گیانە ڕووی ئەدا ئەخیر شت زێر جوڵەیەکێک ئێستا زێریش ماڵی ماوا کرد ئەڵێ گەڵای بیە بە بچووکترین شنەبە ئەلەرێتەوە یعنی بازرگانانی زێریش واقعیان ورماوە حەپەساون ئەو گۆڕانکاریە گەورەیە چیە لە زێڕە زێریش گۆڕانکاری تیا ڕووەدا بەس گۆڕانکاری گەورە بە ماوەی کەم لە نزیکی 2,000 دلار بۆ ئۆنسەیەک بێت 1,800 دلار بێتەوە 1,900 دلار ئەوە لە زێر ناوەشێتەوە بەڵام لەبەرەوەی گۆڕانکاریەکان ئێستا لە جیهاندا زۆر خێران و زۆر کاریگەرن ویان کردو زێڕی زۆر بە خێرایی کاریگەری لەسەر هەبێت بۆچی باسی ئەم زێڕەتان بۆ دەکەم کە لەوەتەی زێر هەیە هەر زێڕە وڵاتانی جیهان بە گەورە و بچووک لە دەوڵەمەندترینی کە ئەمریکایە نەیتوانیوە ئیستیغنا بکە بڵێ زێر بخاتە پشتگوێی نە زێر هەر بایەخی خۆی هەر هەبووە وە تا دێت بایەخی زیاد دەکات هەتاوەکو پیشەسازی چەک لە برەودا بێ خواسە سەر زێر زیاکە بەڕێزە چونکە کە پیشەسازی چەک خواستی لەسەر زۆر بوو یعنی وڵاتانی دنیا مەرامیان باش نییە نیازیان خراپە چەک بۆ چییە قۆر بۆ جوانی نییە بەخوا تەقەی پێەکەی جا ئەو چەکە نا لە ماڵەوەدات ناوە دەمانچەیەکە یا شتێکە ئەو چەک و جبەخانەیە کە ئەم بە هەزاران درۆن ئەو بە هەزاران موشک ئەو بە سەدان فڕۆکە ئەو بە هەزاران کەشتی بار هەڵگر ئەو چیەکی ئەمانە ئەکردن و فرۆشن مانایوە ئاڵۆزی زۆرێک ئاڵۆزی زۆریش بەڕێوە بوو کەواتە جیهان بەرەونە ئارامیە ڕوە ئەی ئەوە نییە ڕۆژێک کۆمپانیایەکی چەک لە ئۆکراینە و لە رووسیا چەک تاقیەکاتەوە ڕۆژێک لە ڕۆژاوای کوردستان تاقیەکەنەوە ئەو هەموو درۆن تاقیکردنەوەیە لە باشووری کوردستان ئەوە چییە؟ ئەوە فەڕەلێدانە بە درۆنەکە تووشایە درۆنی دروست کردووە کڕیوەتی ئەڵێ ئابا فەڕێکی پێلین فەڕێی درۆن وەکو چی وایە وەکووا تۆچی ئۆتۆمبیلێکری ئەڵێ با بزانم چۆنە فەڕێک بە درۆنەکە لێی قەسفێکی پێەکەی زۆربەی وڵاتان بوون بە شێڵگەی مەشک بوون بە حەقلی تەجارب بۆ تاقیکردنەوەی چەک و جبەخانە ئەوە وا دەکات کە بڵێن ئالۆزی زۆر بەڕێوە کە ئالۆزی زۆر بەڕێوە بوو
خەڵک خواسی لەسەر زێر زۆرە بێ. بازنەکەتان بۆ بچووک دەکەمەوە دەی ئێمەوە بۆ کوردستان. لە کوردستانە ئێمە دەمە دوای ئەچمەوە عێراق ئەچمەوە جیهان دیسانەوە. لە کوردستانە ئێمە بانشی ناوەندیمان نییە، دەمێکیشە سندیکای زەڕەنگەران قسە ئەوواکەن داواکەن تکایە با ژووری زێڕمان هەبێت. بە پێی یاساش لە عێراق ڕێگە پێدراوە ژووری زێڕمان هەبێ بۆی بتوانین جۆرێتی و چەندێتی زێر دیاری بکەین. چۆنێتی و زێڕی کە بەرهەم دەهێنرێت، هاوردە دەکرێت، هەناردە دەکرێت، نرخەکەی بڕی زێر چەندە لە بازارەکانی کوردستان. بەڵام بە خەمڵاندن ئێمە لە کوردستاندا 10 تۆن زێڕمان هەیە لای بازرگانان کڕین و فرۆشتنی پێواکە. 5 تۆنی لە هەولێرە، 5 تۆنیشی لە هەولێر و لە سلێمانی. وەک عەرزم کردن ئەمە بە خەمڵاندن باسیەکەین، چونکە ڕەنگە 10 تۆن نەبێ 9 تۆن بێ، ڕەنگە 9 تۆن نەبێ 11 تۆن بێ. لای خەڵکی زێر هەیە، بەس بازرگان نییە. دەگوترێت یەدەکی زێر لای خەڵک ڕەنگە بچێتە 5 تۆن، ینی 5,000 کیلۆ زێر لای خەڵک بێ. ئیتر بە ڕازانەوەیە، بە لیرەیە، بە سەبایی کە ئەوی کە بە خش با بڵین وەکو خشت وایە، ئیتر هەیە ڕوبە کیلۆیەکە، نیو کیلۆیەکە، 100 گرامە. هەموویتان دیوە لە تەلەڤیزیۆنی شابێ، هەردیوتانە، منیشە لە تەلەڤیزیۆن دیومە، بەدەستیش مەردیومە چوومەتە زێڕەنگەران، هەموویم سیر کردووە. لەناو ئەو خشلانە زێڕێ لەی نووسراوە 999 خۆی کیلۆیەک زێر 1000 گرامە، ئەو نووسراوە 999. ئەو 999 چییە؟ هەیە نووسراوە 995 900 مەسەڵەن. ئەوە ئاستی و بڕی ئەو زێڕەیە کە لەناو ئەوایە، لەناو ئەو خشتایە. ئەگەر کیلۆیەک بێ، ئەم کیلۆیە هەر هەزارەکەی مەرجنیە زێڕ بێ، بەشێکی مسە کانزای دیکەیە. مەسەلەن بۆ نمونە کاتێک کاڵەن زێڕی یاری 21 یعنی 870 ینی بۆ نمونە ئەگەر کیلۆیەک زێڕە بەدەستەوە بێ، ئەم کیلۆیە یاری 21 بێ 875 گرامی زێڕ، ئەوی دیکەی کانزای دیکەیە ڕەنگە مس بێ. یاری 18 750 گرامی زێڕە، یاری 24 914 گرامی زێڕە. باشە ئێمە لە بازارەکانی جیانە وەک کەمێک لەمە پێش ئاماژەم پێدا زێر بە ئۆنسە دەپێورێ. مەسەلەن چۆن نەوت ئەڵێن بەرمیلێک نەوت لە بازارەکانی جیهاندا ئێستا $90. بەرمیلە نەوتی بازارەکانی جیهان ئەو بەرمیلە نەوتە نییە کە لە تۆ لە حوشەی ماڵەکەت لە حوشەی پشتەوە لە سەربان داوناوە. بەرمیلە نەوتی بازارەکانی جیهان بەڕێزان 159 لیترە. ئەو بەرمیلە نەوتی کە لای تۆ هەیە 200 لیتر 220 لیتر جیاوازی هەیە. یەکەی پێوانە فەرقی دەستەواژەکە لە شوێنێک بۆ جێگەیەکی دیکە دەگۆڕێ. لەم ڕۆژانە شتێکم بۆ باسکردن، وتم لە پیشەسازی نەوتە چ کاتێک هەڵێن فڵانە بیر وشکی کردووە، کاتێک ئەو بیرە پڕ بوو لە ئاوی زۆر بوو، یعنی وشک بووە. لە ئاوی خواردنەوەیە چ کاتێک هەڵێن ئەو بیرە وشک بووە، کاتێک ئاوی تیانەماوە. وەڵا فڵانە گەڕک، فڵانە پرۆژە، فڵانە ماڵ ئاوەکەیان بیرەکان وشک بووە، بۆ ئاوی کەمتیایە یان ئاویتیانە ماوە. بەس کاتێک کەڵێن کێڵگەی تەق وشک بووە، یانی چی؟ یانی پڕ بووە لە ئاو. ڕۆژگارێک کێڵگەی تەق 114-115 هەزار بەرمی نەوتی لە بەرەمێنرا کە بە ترومپا کە بە مزەخە بە کوردی ئاو سەرخەری پێ دەڵێن، کاتێک کە نەوتیان لێ دەردەهێنا لە 114 هەزار بەرمیل 113 نەوت بوو، هەزاری ئاو بوو، چونکە هەموو بیرێک ئاوی هەر تێدایە. ئاوەکی لێجیا دەکەنەوە نەوتەکەی بەکاردێن. ئێستا ئەگە 115 هەزار بەرمیل دەربێنن 112 هەزاری ئاوە، سیانی نەوت 3000 بەرمیلی نەوت. بۆیە دەستەواژەی وشکی و تەڕی لە شوێنەکە بۆ شوێنێک دەگۆڕێ. لە بیرە نەوتێک کە ئاوی زۆر بوو ماڵیان وێران بووە، بەڵام لە بیرە ئاوێک کاتێک ماڵیان وێران دەبێ کە ئاوی کەم بێ.
بۆیە کاتێک ئەم قسام شێر و ڕێوێتان بۆچی بۆ باسەکەم ئەمێ باسیەوەتان بۆ بکەم کە لە بازاری جیهانە بە مسقالش ناپێورێ لە بانکە ناوەندەکان ناڵێت وەڵا بانکی ناوەندی عێراق ئەم مانگە 50 ئۆنسە زێڕی کڕی نابێشتیوە چۆن نێوان هەولێر و سلێمانی نێوان ئامەد ووان نێوان قامیشلۆ و ئەفرین نێوان سنە و سابڵاخ بە سانتیمەتر ناپێورێ بە مەتر بڵێ وڵا دووری نێوان سلێمانی و هەولێر 220,000 مەترە پێویست ناکەوا بڵێ 220 کیلۆمەترە کە دوورێکە زۆرتر بوو بە مایل دەی پێوی چونکە 1500 متر مایلێک میلێکە کە بوو بە ڕێگای نێوان ئەستێرەکان ئیتر بە ساڵی تیشکی دەی پێوی بە ساڵ دەی پێوی ئەڵێ ئەمڕۆ ئاژانسی ناسا کەشتێکی بردە بۆشایی ئاسمان لە وێزگەی ئاسمانی کەنەدیوە نردی بۆ لای نەیزەکێک کە ئەوەندە ساڵ دوورە ئۆنساش یەکەی پێوانەیە بەس بۆ نرخەکەی ئۆنسەیەک زێر کاتێک ئێساڵین 1800 دلار 1900 دلار 2000 دلار چییە جارێ با لە بچووکترین یەکەوە دەست پێ بکەم سنتە سنت یەک حەبە 200 سنتە 5 حەبە 1 گرامە ئەڵێ 1 گرام زێر بە 5 گرام یەک مسقال یعنی ئەگەر چووی بۆ دوکانێک دوکاندارەکە ناڵێەوە مسقالەکە ئەی خاتە سەر قەپان قەپانەکە چێ خوێنێتەوە تەرازوەکە گرام دەخوێنێتەوە ئەڵێتەوە 5 گرامە کەوتی 5 گرامە یعنی یەک مسقالە ئەی ئۆنسەیەک چەنە 31 گرام و 100 سنت یعنی کاتێک کە تۆ ئەچیت زێر بکڕی ئەگەر کابراوتی یەک ئۆنسەیەمانەی وایە 31 گرامی پیاوی 31 گرام و 100 سنت یا گەوتیەوە 31 گرام و 100 سنتە مانای وایە ئۆنسەیەک زێڕی پیاوی ئەگەر بە مسقال قسە بکەین یەک ئۆنسە 6 مسقال و 220 سنت 1000 گرام کە کیلۆیەکە کاتە 200 مسقال ئەگەر خوا پێتاو بوویت یان دوکاندار بووی زێڕە هەبوو کە 200 مسقالێ هەبوو مانەوە 1 کیلۆتانێ بە گەڕەکەکەتان 200 مسقال زێرتان هەبوو بزانە بە گەڕەکەتان 1 کیلۆیە با بێمەوە بۆ عێراق بانکی ناوەندیەکەی یەدەگی پارەی هەیە سامانی هەیە سەروەتی هەیە ئەڵێن عێراق 115 ملیار دۆلار یەدەگی دراوی بیانی هەیە سامانی ئەم 115 ملیار دۆلارە 115 ملیار دۆلار پارەی وشکە نییە بەشێکی دۆلارە یۆرۆیە دراوی بیانیە بەشێکی قەواڵەی داراییە کڕیوەتی بەشێکی زێڕە عێراق بەڕێزان ئێستا 132 تۆن 132.7 ینی 132,700 کیلۆ زێڕی هەیە ئێستا کیلۆیەک زێڕ بە چەندە بە 62,000 دلار دا با 62 نەبێ 61 و نیو بێ با 62 نەبێ 62 نیو بێ بە تێکرا بە 62,000 دلار ینی 6 دەفتەر و 20 وەرەق یەک تۆن زێڕ بای چەنە بای 62 میلیۆن دلارە ئەگەر عێراق خاوەنی 132 تۆن زێڕ بێ 132 تۆن و 700 کیلۆ بێ مانای وای عێراق بایی 8 ملیار و 200 میلیۆن دلار زێڕی هەیە ملیارێک 100,000 دەفتەر ینی بای 820,000 دەفتەر دلار عێراق زێڕی هەیە و ئەم زێڕی لە ژوورێکا دانەدا بەڵکو مامەڵەی پێواکە کڕین و فرۆشتنی پێواکە زۆر جاڵەن یەدەکی عێراق لە زێر زیادی کرد لە 90 تۆنەوە بوو بە 130 تۆن مانای وانە چوو بێ 30 تۆن زێڕی کڕی بێ بەشێک لەوە چییە حکومەت هەڵێت سەرکەوتوو بووین لە سیاسەتەکانمانە زێڕمان زیادی کرد ئەوە سەرکەوتووی نییە گەر چووبی زێڕی زیاتر کڕی بێ پارۆ پێبێت چی کڕی ئەی چییە هۆکارەکەی هۆکارەکەی ئەوەیە کە تۆ مامەڵەت کردووە قازانجی کردووە تانێک زێڕێ بووە بە تەنێک و 200 کیلۆ
کە کڕین و فرۆشتنی لە بانکەکانە پێکردووە ئەڵێن ئەمڕۆ زێر بۆندێونە بۆنە نییە ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش فلانە بانکیش ئەمڕۆڵێ 5 تن زێرە فرۆشمی خاتە بازارەوە تۆ ئۆنسەیەکە کڕی ئەو 100 ئۆنسا کرێ ئەو 10 کیلۆ کرێ ئەو هێچ فەند و ئەو بانک و ئەو دامەزراوی دارایی 5 کیلۆ کرێ 10 کیلۆ کرێ مامەڵی پێواکەن جا یا گاڵ تێرێ یا پەم و یا قازانجەکە یان زیانەکەی بەڵام ئەوە بزان گەورەترین خاوەن یەدەگی زێر لە دنیادا ئەمریکا زیاتر 8,000 تۆنی هەیە ئەڵمانیا 3300 تۆنی هەیە ئیتالیا زیاتر لە 2400 تۆنی هەیە یەمەن و سۆرینامیش نەکبەتەکانن کە یەدەگی زێران زۆر کەمە یەمەن 1600 کیلۆی هەیە ینی تەنێک و 600 کیلۆ سۆرینام تەنێک و 500 کیلۆی هەیە هێشتا نەچوونەتە 2 تن و 3 تن بەڵام ئەم یەدەگی زێرە هەر چەندێک بێ مەسەلەن خۆ یعنی لوبنانی شێکە لە وڵاتانی کە خاوەنی یەدەگێکی زۆری زێرە بەڵام ئەمە بۆ ئەوە نییە لە هەر شوێنەکە دەستیانە و چەوانە تایەکە لێ هاتچی ئەمەلیاتێ بکەی خێرا دەستبەری بۆ زێرە ئەمە خەنجەرگی کابرانیە هەر دەقەی ویستە دەسی بیتێ ئەمە مامەڵی پێواکرێت لە بازارەکانی جیانە بە ئاسانی پارەکەی بۆ کۆ نابێتەوە گرنگ ئەوەیە تۆ سەرۆت و سامانێکت هەیە ئەتوانی بەشێکی بەکاربێنی بەشێکی بەکارهێنی کورت و مختصر سەرتان نێشێنم ئەمێ باسیەوەتان بۆ بکەم ئەگەر پارەتان هەیە ئەگەر داهاتێکتان هەیە کە ماوەتەوە لۆی خۆتان زیاترە قسەکەی وارن بافێتتان بەبیردێنمەوە وارن بافێت پیاوێکی زۆر عەقڵە دنیا دیدەیە خوا پێدا و ملیاردێرە ئەمریشیە دەڵێت هەرگیز بە هەردوو قاچتان بنکی دەریا تاقی مەکەنەوە ئێمەش لە کوردیا چەند جار وتومانە هەموو هێلکەکانتان مەخەنە یەک سەبەتەوە ئەسڵەن جاری وایە سەبەتەیەک پڕە لە سێوێکی بۆگەن تیابێت ئەوانی تریش بۆگەنەکە دنیا هەزار شتە چۆن ئەگەر پارێکی زۆرت پێبێ بچی بۆ شوێنێک بەشێکی خەیتە ئەم گیرفانە و بەشێکی خەیتە ئەو بەرکەت بەشێکی خەیتە ئەولات بوو ئەگەر ئەمەیان ون بوو ئەمەیان هەبێ ئەویان ون بووەوان هەبێ ڕەنگە لە ماڵەوە شەروە بکەی ئەمە شوایە هەموو سامانەکانتان مەخەنە زێڕەوە مەیخەنە دۆلارەوە مەیخەنە لیرەوە مەیخەنە دینارەوە ڕەنگە مەیخەنە عقارات و خانوبەرەوە مەیخەنە و تونبێلەوە ڕەنگە پێویستی بە پارەکەی بێ بە ئاسانی پارەی خانووکەت بۆ نەبێتەوە بە پارە بۆیە ناچار بە زەرەرێ بیفرۆشی ڕەنگە لە دۆلارە بێ پەیوەندی دۆلار و زێر بەڕێزان پەیوەندیکی پێچەوانەیە هەموو جارە پێچەوانە نییە زۆر کات دۆلار بەرزە بێتەوە زێردا دەبەسێت هۆکاری و کێسە زێر زۆر بەرز بووەتەوە ئەوەیە بانکی ناوەندی لەو قەولەی پەشیمان بوو بانکی ناوەندی وتی ئەم ساڵ تێناپەڕێت بانکی ناوەندی ئەمریکا مەبەستە سوی بانکی بەرز نەکەینەوە بەس ئێستا بۆی ئەم شەڕۆکە ڕووی داوە ئابووری گیان بەرەو مەترسێکی گەورەڕە نابێ ئەمیش ئەمە بخاتە سەری بڵێ بانۆش لەسەر دەبێ چۆ زیانێکی زۆر گەورە بە کۆمپانیەکانیەگا بۆیە بڕیاریدا کە سوی بانکی بەرز نکاتەوە کە سوی بانکی بەرز نکاتەوە ینی نرخی دۆلار بەرز نابێتەوە لە بەرامبەر دراوەکانی دیکەیە ئەمە واکە کە چی بێ زێر بەرز بێتەوە بۆیە ئەگەر هەچانە خوا پێداون ئەیشتانێ بزانن چی بکەن لە سەرۆت و سامانەکانتان با بەشێکی پارەکانتان زێر بێ بەشێکی دۆلار بێ بەشێکی لە خانوبەرەیە بێ ئەمە ئەم قسانی من لە کاتێکەیە کە خەڵکێکەیە سێ مانگە موچەی وەرنەگرتووە بەڵام ڕەنگە هەرو خەڵکەش شتێ پارەیان هەر هەبێ ئەگەر نیشانە من بەبەستم لەو کەسانەیە کە هەیەە چون کاتێککە تۆ پزیشکێک دێتە سەر شاشە یایەتە ڕادیۆ باسی ئەوانە کاکە توش بوون بە شێرپەنجە خوانەکە و خواشیفای هەمووانە باکە توش بوون یان باسی نەخۆشیە درێژخایەنەکانەکە لە بەرزبوونەوەی فشاری خوێن و لە شەکرە پێویست ناکە بڵیت ئەوە کەی کێشەی منە من نەخۆشی شەکرەم نییە کاکە ئەو مەبەستی لەو کەسەیەکە نەخۆشی شەکرەیە لێگەڕێ با بزانین دەڵێت چی یا ڕەنگە خوانە خواستە تووشی نەخۆشی شەکرە بین ئۆکەی من نەخۆشی شەکرم نییە بەس ڕەفیقەکان نەخۆشی شەکرەیە ڕەنگە باوکم هەیبێ ڕاستە تۆ گوێم لێگری دۆلارت نییە تاوەکو بیکەی بە زێرا بە دۆلار بەڵام ئامۆزاکە تێتی بێدەنگ بە ئەو گوێ لێ بگرێ خۆ دراوسەکە تێتی باس لە بوونەکەین خوا بە هەومانی با بە حەڵاڵی بە لەشی ساخ گەورترین سەرۆت و سامان دیسان و دەیڵێمەوە کە لە هەموو بازاڕەکە ئیشی خۆیەکە
بریتە لە چی؟ بریتە لەش ساغی. پرسیاران لە کابرا کەوتی ئەرە لە بازاڕە ئێستا چی ئاگرەکاتەوە؟ وتی شقارتە. هەندێک جار بەس شقارتە ئاگرەکاتەوە، هیچ شتێ بازاڕی نییە. هەندێک جاریش هەموو شتێ بازاڕی. تۆ لە سەردەمی کۆرۆنای بیرتانە دەسڕی تەڕ چ بازاڕێکیە بوو، نازانم سابوون چ ڕەونەقێکی هەبوو. زۆر کەس لە بازارەکانە بوون بە ملیۆنێر و ملیاردێر لە بەروی کۆمپانیای گەورەی و کارگەی گەورەی بەرهەمهێنانی پاکەرەوەیانە بوو. زۆر کەسیشمایە پوش بوون لە بەروی ئیشەکیان هەبوو لەو کاتە نەیە خوارد. بەس لە ساغی لە هەموو کاتێکا بازاڕی، لە هەموو شوێنێک، لە هەموو ئانێ، لە هەموو ساتێ. خوارستان بە مامەڵێکی ڕاست و تەندروستکەن، بزانن چی دەکڕن، بیزانن چی دەفرۆشن. گەورەترین نیعمەت ئەوەیە بزانی چۆن گوێگرتن هونەرێکی تایبەت بە خۆی، هەموو کەسێ نازانێت گوێ، هەموو کەسێکیش حوسڵەی گوێگرتنی هەیە. پۆدکاستی ڕووداویشەوەی شەکەیەتی فێرمان بکە کە چۆن سەبری گوێگرتنمان بەخۆی گەورەتان